سڵاو لێبێ بەڕێزان تیمی میدیای ڤار ئەمڕۆ گەیشتوتە ناحیەی بەغدادی لە پارێزگایەمبەر کە بە دووری 200 کیلۆمەتر دەکەوێتە خۆر ئاوای شاری بەغدادی پایتەختەوە. ئەم ناوچەیەکی سەربازیەوە دووەم گەورەترین بنکەی ئاسمانی لە خۆ دەگرێت، ئەویش بنکەی ئاسمانی عین الئەسەدە چاویشێر کە نزیکەی 23 ساڵە ئەم بنکە ئاسمانیە لەژێر کۆنتترۆڵی سوپای ئەمریکادایە و یەکێکە لە بنکە ئاسمانی استراتیژیەکان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هێڵی گەرمی نێوان بنکە سەربازی ئاسمانەکانی ئەمریکا بۆ لە ناوچەکەیەوە بەردەوام سەربازانی ئەمریکا، ئەفسەرانی ئەمریکا، فڕۆکە ئاسمانەکانی ئەمریکا لەم بنکە ئاسمانیەوە دەرئەچن و بە ئاراستی ناوچەکانی تر ئەفرن و هەندێک جار لە بنکەی ئاسمانی عدێدە لە قەتەر وەکو هێڵی گەرم بەکارهێنرێت. سوپای ئەمریکا جێگۆڕکیەکات لە ناوچەکەیە. ئەم بەگوێرەی ئەو زانیارانی کە لە ئۆپەراسیۆنەکانی جەزیرەی عێراقەوە لە ناوچەی ئەمبارەوە کەمێک پێش ئێستا دەستمان کەوت لە ئێستادا بنکەی ئاسمانی عین الئەسەد ڕادەستی سوپای عێراق کراوە کە ئەبینین کە ئێستا کاروانە سەربازەکانی سوپای عێراق ژوێنی سوپای ئەمریکا دەگرنەوە و پرۆسەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە بنکەی ئاسمانی عین الئەسەد دەستی پێکردووە و لە دوێنێشەوە بە پێی و زانیارانی کە لە خەڵکی شاد حاڵاکانی ناوچەکەەوە دەستمان کەوتووە فڕۆکە جەنگیەکانی هلیکۆپتەرە جەنگیەکانی سوپای ئەمریکا بەسەر ئاسمانی ئەو ناوچەیەدا دەفرێن و دەسوڕێنەوە بە شێوەیەکی بەردەوام بۆ پاراستنی سەقامگیری گواستنەوە و هاتووە کشانەوەی سوپای ئەمریکا لە بنکەی ئاسمانی عین الئەسەد کە دەکەوێتە ناحیەی بەغدادی لە پارێزگای ئەمبار.